بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەو کاتە 41 کورسی بووە، بەڵام ئەم جارە لای ئێمە بۆتە 16 کورسی. هەنی سەلاحیاتی ئەو ئەندامەی کە دەرەچێ بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆمەڵێک بڕیاری گرنگی لە دەسایە. خوای گەورە مۆفەقمان بکا لەوێ نوێنەرمان هەبێ کۆمەڵێک شت بگۆڕین بەڕاستی ئەبینە نمونەیەکی جوان. ئەنجومەنی پارێزگای کەرکووکە توانای ئەوەی هەیە گۆڕانکاری ڕاستەوخۆ لە ئیدارەی کەرکووک، لە سیاسی کەرکووک، لە کۆمەڵێک بڕیاراتی کەرکووک بکە ئێمەش سەبەب بین. ئێمە ئەگەر ئەو کورسی و دوانە بێنین برایان، ئێمە ئەوانەی ئێمە الحەمدولیلا لە هەر شوێنێک بوو بێتین بە کورسی نەبووە، پێگەی ئەوانەی ئێمە ماشەڵڵایان لێبێ سواز بۆ خوای تەبارەک تەعالا دیار بووە. بەڵام ئەم جارە چونکە خۆی 16 کورسیە و کورسێکی بۆ کەمینەی مەسیحی ڕۆیوە، حەج بڕیارێک بێ ئەو کورسەی ئێمە یەکلایەک هاتوو. بەڵام ئێمە ئەگەر لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک نوێنەرمان هەبێ، بوجەی کەرکووک یەکجار گەورە و زەبەلاحە، ئەتوانین ئەم ئیشانە زۆر گەورەتر کەینەوە.